بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کاتتان باش خۆشحاڵم جارێکی بە ئێوەی هێژا شاد دەمەوە ساڵانێکی زۆرە هاو نیشتیمانیان لە قەزای کۆیە و پارێزگای هەولێریش بە تایبەتی لەو کاتانەی کە هاموشۆ لە نێوانیاندا هەیە و یاخود ئەو ناوچە و گوند نشینانەی کە دەکەونە نێوان هەردوو شارەکە خوازیار و چاوەڕوانی ئەوە بوون مژدەیەکی خۆشیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێ بگات بەوەی کە ڕێگەی نێوان ئەو دوو شارە چاک بکرێت یان بە دووساید بکرێت چ جای ئەوەی کە ئێستا خەریکن ڕێگەکە ماوەکەی کاتەکەی کورد دەبێتەوە دەگوترێت سەرۆک وەزیران کاتێک بەڵێنێکیدا بە کردەی دەیخاتە بواری جێبەجێکردنەوە. ئەم شەو لە پرۆگرامی بۆ هەمووان بە ئامادەبوونی بەڕێز دکتۆر ئاگرین عەبدوڵڵا ئاگرین بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوە بۆ ڕێگاوبان لە هەرێمی کوردستان و ژمارەیەک لە هاونیشتیمانیان و گوندنشینانی نێوان هەردوو شاری هەولێر و کۆیە گەنگەشەی جووتسایدی هەولێر کۆیە دەکەین بزانین کاتەکەی چەندێکی ماوە بۆی بە یەکجاری موژدەکە بگاتە هاونیشتیمانی هەردوو لا هەموو بەخێر بێن بەسەر سەر و بەسەر چاو بە ئەوەشم لە یاد نەچێ ژمارەیەک گەنجی کۆمپانیای جێبەجێکار ئەلێرە ئامادەن دیارە شەو نخوونی و ڕۆژانە بەردەوام لە کارکردندان بۆ ماوەی دەکاتژمێر و زیاتریش دەستان خۆش بێ مادوونە بن ئێوەش هەر بەخێر بێن. دکتۆر بەخێر بێی. زۆر سپاس. ئەمنەوە دەستپێکی بەرنامەکە دەستم پێ کرد حەزم لێ بزانم چی دیکە موژدەتان پێەیە بۆ هاو نیشتیمانیان و گوندنشینان و جێنشینانی نێوان هەولێر کۆیە کەرەمکە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە ڕێز و سڵاو و خۆشەویستی تایبەت بۆ خەڵکی دەڤەری کۆیە قەزا و ناحیە و گوندەکانی دەوروبەری و ئەم بە ڕێزانی کە ئێستا لێرە ئامادەن هەروەها زۆر ڕێزی تایبەتیش بۆ ئەو کرێکار و کارمەندەمان و نەناسانەی کۆمپانی ئاوزان کە جێبەجێکاری پرۆژەکان کە ئاگادارین زۆر دڵسۆزانە ئیش ئەکەن ماوەیەکی زۆر و هەموو ڕۆژەکانی هەفتە بەردەوام لە کارکردن. لە ڕاستیدا ڕێگەی هەولێر کۆیە بەشێکە لە ڕێگەی شادەمار لە هەرێمی کوردستانە کە ئێمە پێڵین ئارتیریێڵ لە تێرمی ئەندازیاری ڕێگاوبانە و ماوەیەکی زۆر بۆ ئەم ڕێگایانە بێرە ئەوەی کە بە 4 قۆناغ بە چەند عەقدێکی جیاواز هەبوو بەڵام لە ساڵی 2014 بۆهۆی ئەو بارودۆخە دارایە ناهەمواری کە حکوومەتی فیدراڵی عێراق بەداخەوە سەپاندی بەسەر هەرێمی کوردستانە و هەموو بودجەکانی یەکپارچە لێبڕی ئەم پرۆژانە تووشی وەستان بوون. هەندێک جار ئەکەوتنەوە کار بەڵام لە ئاسی پێویستانە بوون ئەو بوو وەزارەتی ئاوەدانکردنەوە نیشتەجێکردن بەڕاستی لە جەنابی وەزیر و تاک و هەموو ئەندازیار و کارمەندەکان زۆر گرنگیەکی تەواو بم پرۆژێ ئەدرا و چەندین راپۆرت بۆ ئەنجومەنی وەزیران و خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسرور بەرزانی بەرز کراوە کە ئەمە ڕێگایەکی زۆر گرنگە خواست و داخوازیەکی زۆری لەسەر جگە لەوەی کە بەستەرەوەی قەزایەکی گەورە و دەوروبەری وەکو کۆیەکە ڕۆژانەکە تەسەورەکەی یەک لە سەرسی ئەو ترافیکی هەیە لە نێوان کۆیە هەولێرە خەڵکی کۆیە بێ و هەولێر بە پێچەوانەوە جگە لەوەشکە بەکارهێنەرانێکی زۆری تری هەیە لە دەڤەری ڕاپەڕین سلێمانی گەرمیان هەڵەبجەکەیان بۆ هەولێر وە خەڵکێڕێتەوە خۆشبەختانە ئەمیز ئەوە بڵێم کە ئەو هەموو هەوڵان ئەو هەموو جوهودانی کە وەزارەتی ئاوەدانکردنەوە کردی بەرهەمی هەبووە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو لە ئەواخری ساڵا ئەو مژدەی بەخشی کە پرۆژەکە کەوتە ژێر جێبەجێکردنەوە بە دیزاینێکی نوێ بە دەستکاریکردنێکی نوێ وە کۆمپانیەکی بەهێز کە هەم لە ڕووی ئیمکانیەتی لۆجستیەوە بەهێز بێ هەم لە ڕووی ئیمکانیەتی داراییەوە بەهێز بێ بۆ ئەوی بەڕاستی پرۆژەکە بپارێزرێ لە قەیرانی داهاتوو قەیرانی دارایی کە لە داهاتوە ڕەنگە دووچاری ئەبێتەوە بەوەی کە پێشینەکەن نەتوانرێ خەرج کرێ خۆتان نەزان ئێمە بەردەوام لە مەدوو جەزراین لەگەڵ حکوومەتی فیدراڵی وەکو پێویست با بڵێن میزانیە و پارەکان نانێرێ و چاوی لەو میزانیە کە مەشەکە لە بەردەستی هەرێمی کوردستانە هەیە بۆ پرۆژەکان بەکارێنێ بۆی ئەوە بەڕاستی مژدەیەکی خۆش بۆ هەمومان بۆ خەڵکی کۆیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە ئەم ڕێگای ئێستا کەوتۆتە کارەوە و ئێستا کارکردن تیا زۆر بە بەهێزی بەردەوام سەردەمانێک ئەم ڕێگای هەولێر کۆیە ناوی لێنرا بوو ڕێگای مەرگ بەداخەوە خەڵکانێکی زۆر بەڕووداوی هاتشۆ لەم نێوەندەدا بووبوونە قوربانی دەکرێت بڵێن لەگەر تەواوبوونی ئەم پرۆژەیە هیچ نەبێت ئیدی ڕووداوەکانی هاتوچۆ قوربانی کەم دەبێتەوە ئینشاءڵڵا. لە ڕاستیدا خۆی ڕێگەی یەکسایت ئەوەی کە با بڵێن دوو لێنە بە هەردووی تیجەهات و کوێی لەسەرە لە هەموو شوێنێکی دنیا ئێستا کە سوکاری قوربانیان
بەشێکیان لێرن لێرە ئامادەن کە خەڵکی نزیک و ئازیزیان لەدەستداوە لەم ڕێگەیان خۆش بێ هاوبەشی خەمیانین هەموو ڕێگای کە با بڵێن دوو لێن بێ و بە دوو ئیتیجاهات و کوێی لەسەر بێ معڕەزە بۆی کە بەردەوام حادیسێتیان ڕووبایانی لە نەک لە هەرێمی کوردستانە لە هەر شوێنێکی دنیا ئەو جۆرە ڕێگایانە ژمارەی حادیسەکان تیانە زۆرە و حادیسەکان بەڕاستی ینی ئازاردەرە کارەساتە ڕووداوی بڵێن وەفاتکردنی لێ ئەکەوێتەوە بۆیە کە بکرێ بە دووسایت ئەکید کاریگەری زۆر باش و ئەرێنی ئەبێ لەسەرەوەی کام حادیسە لەسەر ئەم ڕێگایە کەم بێتەوە و ماوەشی کوردە بێتەوە باش دەستخۆشێ با من میوانانی بەڕێزیش بدوێنم ئەوانەی پێیان خۆشە بەشدار بن نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لێرەیە کەرم کە قوربان ئەگەر مایکەکە بگێتە جەنابەت یان داواکارێکتان هەبێ کاک دکتۆر نوێنەرادی حکوومەت دەکات سەفەرموو زۆر سپاس بۆ کەناڵ بیشتر بۆ ئەگەر مایکە نزیکەیت زۆر سپاس بۆ کەناڵ بیشتر بۆ ئەم دەرفەتەوە ئەم بەرنامە کە لێرە دایناوە بە خێراتنەچی گەرمی کاک دکتۆر دەکەین مایکە نزیکە بە خێراتنەچی گەرمی کاک دکتۆر دەکەین بەسەراحەتەن حکوومەتی هەرێم لە کابینەی نۆ بڕیاری بە دووسایتکردنی هەولێر کۆیدا جێگای دەستخۆشیێت جێگای سوپاس و پێزانینە بەڕاستی جەنابیشت ئاماژەت پێدا یعنی ئەمە ڕۆژانە ئەفتانە مانگانە دەبینین چەندین ڕووداوی دڵتەزێن ڕوودەداتن ڕووداوی گیان لە دەستدان ڕوودەداتن لە هەمان کاتدا ئەگەر گیان لە دەستداریش نەوی ڕووداوی یعنی ئەوەکان دەبینین زۆر لایەنی مادی یعنی خەڵکەکە دادەبەزێنن لە ڕووداوەکاندا یعنی زۆر بە تەوابوونی دووسایدەکە یعنی ئەو کێشە و گرفتانەی هەنە ئەو لۆدە زۆرێک کە لەسەر ئەو یەکسایدەی هەیە ڕووداوەکان کەمتر دەبتەوە هیوادارین بە زووترین کات پەلەی هەرچەندە لێرەوە دەمەوێت دەستخۆشیش لە کۆمپانیای بکەم ینی شەونخۆنی بەردەوامیان هەیە کۆمپانیای هاوزان ینی بەردەوام لە ئیشدانە بەردەوام لە کاردانە هیواداری نەوانی لە پرۆسەکان سەرکەوتوو بن بەزێک تێبینی بەڵێ داواکاری شوێ بەنسبەت ئەو دووسایدێت کە دەکرێتن کاک دکتۆر لای ڕاست و چەپی ئەمە دەبینین بە حکومی جوگرافیەکەی بند و نزمی زۆری تێدایە لەوانەیە هەندێک شوێن هەبیتن منطقەکەیما وایە ینی لە بۆ کوشتتوکاڵی بەکاردێتن ینی ئەو ڕێە لەوانەیە هەندێک شوێن قەتع دەکاتن لە برا جوتیارەکان لە بۆی بستنە سەرزەویەکان جوتیارەکانی ناوچەکە بەڵێ کارەکانیان بەڵێ گەیشتەوە دەست خۆش زۆر سپاس با بچین لەو بەڕێزەشتخوا فەرموو سەرەتا بە ناوی خۆی بە خێراتنی دکتۆر ئاگرین دەکەم بریکاری جەنابی وەزیر و دەستخۆشی لە بەڕێستان دەکەم وڵایی من بە دوو فەقەڕە بەشدار دەبم یەکیان دەستخۆشیە و یەکیان داواکاریە زۆرا سایە فەرموو سەرەتا پیرۆزبایی لە هەموو خۆمان و لە خەرکی وراتی کۆیە دەکەم بە تەواوبوونی ئەو زۆر سایدەی کە کۆیە دەبتە گەڕەکەک لە هەولێرێ ڕێیەکەی زۆر نزیک دەبتەوە و هاتوچۆیەکە ئاسانتر دەبی و دەستخۆشی بەڕاستی جێی دەستخۆشیەکە حکوومەتی هەرێم لە ناو جەرگەی ئەو هەمووە زورگە هیشکەی ئەو جۆ سایدەی دروست دەکاتن کابینە کە لە هەم لە ناوەخۆ هەم لە دەرەوەش هەزاران قەیرانی لۆ دروست کرا توانی بەسەر هەموو قەیرانەکان دازاڵبی توانی هەورازە نەفتەی بکاتە هەورازە تەختە توانی لە چیای کێشێ کە بە خەونی هیچ کەسەشی دانەدەهات زۆر سایدی پێدا بڕوات تەواوی بکاتن بیکاتە زۆر ساید ئەوە جێی دەستخۆشیە و داواکاریەکەم لە جەنابی بریکاری وەزیر هەیە لێرە کە لەسەر پردی حاجی وسوی ئەو ڕێی لە حاجی وسوی و دەڕواتەوە لۆ دێگەرەی جەنابیان لەوانەیە ئێستا پێیدا هاتن دیتی ڕێیەکە کووە دانیشتوانی خەڵکی دێگەرە و دەوروبەری ئەفمکە پێشەوەی بگێ دێگەڵە بەدەسەراز کەلادەی کە دەی لۆ ئێرە لۆ ئەو جۆ سایدی دێ دانیشتوانی دێگەڵە و دەوروبەری بە تەواوبوونی ئەو جۆ سایدەی ڕێیان دەکەوتە ئێرە ئەو ڕێە زۆر وێرانە وە بزانم جەنابی مدیر ناحیە داواکاریشی کردێ کە لە بەڕێستان ئەگەر هەر ئەو کۆمپانیای بیکاتن بەر لەوەی کە لێرە تێپەڕیتن ئەویش تەواو بکاتن و دەستخۆشتان لێ دەکەم زۆر سپاس زۆر مەمنون میوانی بەڕێزمان باسی لەوە کرد لە کاتی کارکردندا دۆخی جوتیارانی ناوچەکە لە بەرچاو بگیرێت پێم خۆشە وەڵامی بدەیتەوە بەڵێ ئەکید ئەمە بەرچاو کراوە وەکوتممە عقدە کۆنەکان تەسمیمێکی کۆن بوو ئێستا ئەم عقدە تازەیە ئەم کۆمپانیە تازەیە بە دیزاینێکی نوێەوە هاتووە بەڕاستی ئەم پرۆژەی گەورەترین پرۆژەی ڕێگاوبانە لە سەر تاسەری هەرێمی کوردستانەوە تازەترین تەکنەلۆژیا و بۆچوون و چۆن ئەڵێ استراتیژیەتی ڕێگاوبانی تیا بەکارهێنەوە لە هەر شتێک لە دنیا هەبێ بەکارهێنراوە لەم پرۆژەیە یەکێ لەوانە کاتلپاسە با بڵێن شوێنی پەڕینەوەی مەڕووماڵاتیش ڕەچاو کراوە
نزیکی دە ئینتەرچێنجی تیا لە دە شوێن تۆ ئەتوانی بە ئاسانی بگەڕێیتەوە و بە ئاسانی ئەتوانی مەڕووماڵات یا جوتیارەکان بڵێن ئامێری کشت و کاڵیان پەڕێنەوە لەم بەر بۆ ئۆبەری ڕێگاکە بە سەلامەتی بێ ئەوەی توش هیچ کێشەی بن و بێەوە هیچ جۆرە کاریگەریەک لەسەر ترافیکی ڕێگا سەرەکیەکە دروستکەن ئەوە بە باشی ڕەچاو کراوە و پێم وایە جوتیارەکان زۆر مرتاح بن لەو بابەتە سەبارەت ئەوەی تیان کە مەبەستەکەی کاتێک ئەم دوو سایدە تەواو دەبێت سنووری دێگەڵا دەکەوێتە پشتەوەی ئەم پرۆژەیە ئەوانیش بێ بەش نەبن لە قیرتاوکردنیان لەم پرۆژەیە تا سنووری جوگرافیەکەی ئەوانیش بەڵێ خۆی بەڵێ ڕێگەی دێگەڵام با بڵێن گوندی حاجی وسوتا ئەچێتەوە بەرە و پشتەپە ئەوە ڕێگایەکی سەرەکی ئەو هەر لە بەرنامەی وەزارەتمانایە لە پلانی 10 ساڵەیە کە بیکەین بە دووسایت ئەوەش و خۆی لێرە لە ناو حاجی وسوە ئینتەرچێنجێک دروستەکرێ بەرزەپردێک دروستەکرێ بۆی معالەجەی هەموو ئەو پەیوەندیە با بڵێن ترافیکانە بکە کە لە شوێنەکانەوەن بەڵام ئێساوی بەڕێزیان باسی کرد مەسافەیەکە لە گوندی حاجی وسوە تا ئەچێتە دێگەڵە ڕێگاکەی ناخۆش و خراپە هەوڵ ئەین ینی نازانیم لەگەڵ بەرنامەی ئەم پرۆژە ئەتوانرێت تێگەڵ کرێ چ لەسەر بودجەیەکی تر بێ بەڵام هەوڵ ئەین ئینشاڵڵا دراستەتی داواکە ئەکەین بەسەر زۆر باشە دکتۆر پێشووتر باز لەوە دەکرا بۆ پێی کۆیە بارێکی تایبەتمەندێکی سیاسی پێوە بوو بەداخەوە لە ئەنجامی ڕۆژانی ناخۆشی ڕابردوو با من هیچ ناوێک نەڵێم خەڵکی دی کە ئێستا گوێ لەمانە دەزانێت دەڵێم دەیانگوت لە ڕۆ سیاسەکەی سەر بە پارێزگای سلێمانی و لە ڕووی ئیداریەوە سەر بە هەولێرە و ئیدی لە زۆر پرۆژەی خزمەتگوزاری مەحرومە پرسیارەکەی من لە جەنابەت ئێوە ئیدی ئەو مەحرومیە ئێستا دەتوانین بڵێن دەرگای خێری بۆ کراوەتەوە بەڵێ لە ڕاستیدا لە ماوەی ئەم 4-5 ساڵی ڕابردووە بواری ڕێگاوبانی دەرەکی باسکەین وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە هەماهەنگی و لێگەشتنێکی باشمان لەگەڵ ئیدارەی کۆیە هەیە بەڕێز کاک تارق قایمقامی کۆیە و بەڕێوەبەرایەتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی کۆیمان هەیە کە کاکۆسار و کۆمەڵی ئەندازیار و کارمەندی زۆر دڵسۆز و مادوونە ناسی تایە بە حەقەت من ئەو داتایانی کە لە بەردەستمایە کۆم کردوێتەوە بەشی پلاندانە لە وەزارەتی ئاوەدانکردنەوە یاومێتی لەماوەی ئەو 6 ساڵی ڕابردووە 46 پرۆژی ڕێگاوبان لە کۆیا لە وڵاتی کۆی و دەوروبەری جێبەجێکراوە بای 11 ملیار و 292 میلیۆن بۆ بە 81 کیلۆمتر ڕێگای خسۆتە خزمەتی هاوڵاتیانەوە لەگەڵ ئەوەش ئێستا 32 پرۆژە جگە لەم پرۆژە گەورەیە 32 پرۆژەی تر لەسەر بودجەی و بەرهێنان و بودجەی ئاسایی لەژێر ئەنجامدانایە کە ئەمانش 186 کیلۆمتر ڕێگایە ڕێی گوندەکانە ڕێی لاوەکیە چاکردنەوەی ڕێگاکان وێرە ئەوەی کە بەهۆی ئەو بارودۆخە ناهەموارە دارایی کە حکوومەتی فیدراڵی سەباندوێتی بەسەرمانە ڕەنگە بەشێکیان وەستا بێتن بەڵام لە ئەگەری باشبوونی بارودۆخی دارایی ئەو پرۆژە خزمەتگوزاریانە هەمووی ئەکەوێتەوە کار و کۆیە بەڕاستی ئاوەڕلیانەوەکی باشی لێکراوە و بە هەموو توانایەک و هەوڵێن ئەو جۆرە بیرکردنەوەنە نمێنەی خەڵکی کۆیە چەند جارێک چالاکوانەکانیان خەڵکەکانیان لە سەردانەکانمانە لەگەڵ بەڕێز وەزیر و وەفدی وەزارەتە ئەمان بینین ئەم داوای ئەم پرۆژیانە کرد ئەم دووسایی دەسەرەکیانە کرد و ئەوە شاتە دی ڕێگا لاوەکیەکانی تیش بۆ هەموو ناحیە و بڵێن گوندەکانی سەر بە قەزای کۆیە ڕەچاو کراوە بەڕاستی هەنگاوی باشی ئەمە پرسیارم زۆر هەیە بەڵام میوانیشم زۆرە دەمەوێت بەڕاستی کات بەوام بەخشم فەرمونون چی دیکە فەرموو بەخێراتی جنابی تۆ دەکەین بژیت بەخێر بێن وەڵام من سەرەتا بە ئاەتێکی قورئان دەست پێ دەکەم فەرموو كخواي قول القرآن فريم ومن أحياها فأنما أحيا الناس جميعا أو بروجيا شي استراتيجي إنسانية كسرطات زناب الدست بيكر سندان كازدم ريقا بنتا قرباني أزال الروي مادي بي للروي بابرين جانبي براسي زيقاي دسخوشيا لبو حكومتي هريمي كردستان وآودان كرنوي هريمي كردستان للري سرچاوي أو وكهرباء اجتماعي وريقاوبان براسي زيغاي دسخوشيا أو مجديش خوشة خاصة لبو هاولاتياني ولاتي كوياني كوي ودوروبري وبراسي زيغاي دسخوشيان إذا كان معي خوش حالي براسي إيمي قبل وكو ما مستايش آيني براسي پێم خۆشە دەستخۆشی بکەم و هەر کاتێک ڕەخنەمان هەبوو ڕەخنەکان سینجان فراوان بێ نەک دەرگا کراوە بێ بەڕاستی ڕەخنەکان بە شێوەیەکی حەکیمانە دانایانە ئەمە بەڕاستی دەست لەسەر برینەکان دابنین یعنی نەک هەر هوجوم بکەین هیچ نەکراوە و
دعمی خەڵک بکەین بەڕاستی خەڵک بێتە سەرجادە و یعنی شەقامەکان تێک بدە و شوشە و دەرگا و پەنجەرەکان بشتێنی بەڕاستی ئەوە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بەڕاستی سەلماندیان کابینەی نۆ یعنی بە ڕووی هاوڵاتیان کرایتەوە و بەڕاستی موژدەی خۆشی دا بە جوێسکەی هاوڵاتیان وەکو جۆسایدی بابرین هەولێر کۆیە گۆمەسپان ڕێگای شێخان بەڕاستی زۆر مای خۆشحاڵی و دەستخۆشیانێ دەکەین و دووبارە بە خێراتی دکتۆر دەکەن بێ بەس ئەگەر بکرێ بە کورتی داواکاریتانە بێ چکو دکتۆر ئێستا نوێنراتی حکوومەت دەکات لێرە دانیشتووە لە حزۆری ئێوە ئەگەر داواکاریتان هەبێ وڵای عفووەک داواکاری بکرێنەوە بۆ ڕێگاوبانی زیێدەتر ڕێگای عفو جەنابی دکتۆر ڕێگای بابرین گورسایی نەحەی سێگرتکان ئەو ڕێگایە هەر دەگەتەوە سەر ئەو جۆساییدا ئەکەس نازانم ئەو ڕێگا قیر دەکرێت چی لێ دێتەوە نازم داواکاریشمان دەستخۆش بکەن با جوابی ئەو مامۆسایی نەش بدەینەوە بەڕێزە ئەو جۆسایدەی واسی کرد ڕێگەی گوندی گورزەی جەنابەت مەبەستە ئێستا پردێک لە بەستی شەرقە دروستەکرێت گەورەترین کێشەی بەستنەوەی سێگرکان و بڵێن قوشتەپا ئەو پردە بوو ئەو خۆتان نەزان کۆمەڵی قەسیسی لێبوو لا فاوی چەند ساڵی ڕابردوو بردبی ئێستا پردێک بە مواسەفاتێکی زۆر بەرز بە ناوی پردی بەستی شەرقە و کە 500 مەتر درێژە جێبەجێ ئەکرێت لەوێ دکتۆر جان من زانیاریم هەیە هەر لەو پرۆژانێک کە باس کرد لە ناو شاری کۆیە پرۆژەیەک یان شەقامێک هەبوو زۆر لە مێژە گلەی هەبوو لەسەر قیرتاو نەکردن و تەواو نەبوونی ئەم شەقامە پێشتر دیارە بە ناوی ڕەوانشات مامجلال بووە شەقامە دیارە خەریکە ناوەکەیان گۆڕا دوای ناوی گۆڕاوە زانیاریمە ئێوە بەنیازن ئەم شەقامەژی دی تەواوکەن چەندە ڕاستە زانیارەکەم لە ڕاستی داوە ئێمە وەک وەزارەتی ئاوەدانکردنەوە ڕێگا دەرەکیەکان جێبەجێکەین ناو شار سنووری شارەوەنەکەم پەیوەندی بە ئێمەوە نیە پەیوەندی بە شارەوەی بەڵام بەڕاستی ئەم پرسیارێت وام لێکە ڕوونکردنەوەیکی زۆر گرنگ و پێویست بدەم لەسەر پرۆژەی هەولێر کۆیەکە زۆر جار خەڵکی خۆشەویستی کۆیەمان بینی و لە شوێن و مناسەبەکانە ئەو پرسیاریان کرد و حەز ئەەکەم ئەمە تایبەتە بە خەڵکی وڵاتی کۆیە ناو شاری کۆی و دەوروبەری کە پرسیارەکەن ئایا ئەم ڕێگایە تا شۆچی ئەم پرۆژەی ئێستا باسەکەی وڵی بمورە دکتۆر با بینەریش ئەوە بزانێ مادام ڕوونکردنەوە دەی پێم خۆشە ئەمن پێشەوەی بێمە ناوە بەرنامە دیارە تۆزێک سێرچم کرد بە داداچونم کرد بەداخەوە خەڵکانێکە بوندیان گوت ئەم جۆسایدە هەتا دێگەڵەیە لەو دیوی دێگەڵەوە نایخوا ناکرێ ناگاتە کۆیە جا ڕوونکردنەوەکەی تۆش بە پێویست دەزانم ئەلێرەوە کەڕم وەڵاهی ئەمە حەزەکەم بە وردیە ئینشەڵا ینی گویان لێبێ خەڵکی خۆشەویستی وڵاتی کۆیە ئەم ڕێگایە ئێستا وەکو عەقدەکە بەش یەکەمی 37 کیلۆمەترە لە کەس نەزانەوە دەست پێەکە تا ئەگاتە کیلۆمەتری 37 بەڵام ئەمە نزیک نابێتەوە لە کۆیە 8 کیلۆمەتری ترماوە ئێستا لەگەڵ کۆمپانیایە ئیتفاقمان کردەوە تەسمیم ئەکا ئەو 8 کیلۆمەترش یەتە سەر ئەبێ بە 45 کیلۆمەتر لە 45 کیلۆمەترە لە ستێشنی کیلۆمەتری 45 ئەکەوێتە سەر ڕێگەی تەقتەق بازگەی کۆیە بازگەی تۆپزاوە کە لەوێ ئینتەرچێنجێک دروستەکرێت ئەو ئینتەرچێنجە با بڵێن ئۆڤەرپاس و ئەندەرپاس و کۆمەڵێ لوپە بە هەموو جەمسەرەکانی هاتوچۆ بەیەکەوە بەستێتەوە لەوێەوە 6 مەتری کۆیە دەست پێکە 6 مەتری کۆیە کە 7 کیلۆمەتر ئەویش هەر بە وەزارەتی ئێمە ڕاست پێرا بۆ کۆیە 6 مەتری ناو کۆیە قۆناغێکیان 7 کیلۆمەترە لەو ئینتەرچێنجەوە دەست پێ ئەکا ئەو 6 مەترێ بە مواسەفاتێکی زۆر بەرز تەسمیم کراوە ئیشەڵا ئەوە جێبەجێکرێ بەو 7 کیلۆمەتر ئەگەینە نزیک با بڵێن ڕێگەی تونێلی هەیبەسوڵتان لەوێشەوە بەرنامە هەیە دووسایی لە کۆیەوە لە کۆیەوە بە نزیک کلکەسماقە بەرەو بۆگد و ئەمان شارەزان بچێتەوە دوکان و ببەسرێتەوە بە دووسایدی دوکان بەرەو سلێمانی ینی ئەمە بەرنامە فراوان و گەورەکەیە و ئەم پرۆژەیە ناوەسێ ئەگاتە سەر ڕێگەی تەقتەق بازگەی تۆپزاوی کۆیە ئەوە لەوە دڵنیا بن خەڵکی کۆیە کە ئەو پرۆژەیە ئەگاتە دەستخۆش کە سوکاری قوربانی ئەلێرە هەیە جەنابەت پێما بێ کە سوکاری قوربانی چەند حەزم لێ ئەگەر زەحمە نەبی هەستت چییە لە کاتێکدا تۆ وەکو خێزانت کەسی ئازیزت کەسی نزیکت لەم ڕێگەیە کە دەستپێکی بەرنامەکە وتم ڕێگەی مەرگیان ناو لێ نابوو کەسی ئازیزت لە دەستداوە ئەمڕۆ دەبینیت بۆ ئەوەی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی دیکە ئازیزانیان لە دەست نەدەن خەریکە پرۆژەکە تەواو دەبێ
شەقامێکی نوێ دروست دەکرێت هەستت چی ئێستا سەرەتا بە خێراتنی دکتۆرەکەین بژیت بەنسبەت ئەو ڕێگایە کە ڕێگای مەرگا من خۆم سێ کەسی ئازیزم لە دەستداوە بەداخەوە بەڵام سەرباری ئەو بروینە قۆلا تا حەدێکی زۆر پێ دڵخۆشین بە تەواوکردنی ئەو ڕێگایە چونکی لە داهاتوشدا لەوانە چەند کەسێکی ئازیزمان تووشی قوربانی بێیان بەرحاڵ بێتە کەسێکی کەم ئەندام زۆر خۆشحاڵی بمە دروستکردنی ڕێگاکە لەوان کاتدا داواکاریشم لە دکتۆر هەیە لەم دسرەی کە دەکەوێتە کەندی ئاشانی پێدەوترێ ئەگەر بکرێتە بەنداو دەکەوێتە بینی حاجی سوکاین دەربەن تقریبان دەبێتە پرۆژێکی هەم گەشتیاری هەم لە بۆ ئاودێری زراعات شتیواش خەرک زۆری سفادە لێکە بۆ وشەسەرش سفادە لێکە دەستخۆش مادام هەروە ئەو کرێکارانە لێ ڕاوەستاون وتم شەون و خونی دەکەم پێم خۆشە کرێکارێکیش ئەگەر یەکێکتان بە نوێنراتی و کرێکاران قسە بکەن بۆم سەرەتا بە خێراتنی کاک دکتۆر دەکەم بژیت زۆر بەخێر بن بەڕاستی ئیشەکان زۆر هەناسێشی ئەتیادی ئیشەکان زۆر بە جوانی و زۆر بەڕێک و پێشی بەڕێوە دەچێت ئیشەڵا لە پێش واتای خۆمان ئیشەکەی تەواو دەکەین ئەوە خەوەرەی خۆش مامزانە کرێکارێک زۆر بە سڕوپڕی دەکرێتن هیچ شتێک نابتە بەربەست ئێمە مەکانی زۆر مندایتە ئیشێ لە پێش واتای خۆی ئیشەڵا تەواو دەکرێتن بژدێکی خۆش لەلایەن کرێکاری کۆمپانیاکەوە دەستخۆش دەستخۆش دکتۆر جان ئەگەر وەڵامی بەڕێزە بداخەوە ینی بۆ تایبەتی بۆ ناوچەی گەشتیاری ئێستا هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریشەوە بە تایبەتی ئەو کابینەیە کابینەی نوێم زۆر هەوڵ دەدات ئاوەدانیەک بخاتە نێو دەڤەرەکان بەگشتی کەرم کەم بێگومان جارێکم سەر ئەمێ بۆ دەست پێ بکەم ینی دیسان هاوبەشی خەمی خۆم دەرەبڕمەوە بۆ ئەو قوربانیانەی کە بەداخەوە بەهۆی ڕووداوی هاتوچۆ هەرچەنە ینی هەرچەنە کاتی بەرنامەکە ڕەنگە فرێ ئەوە نەکەی بەڵام بابەتی ڕووداوی هاتوچۆ شتێکی زۆر ناخۆشە و لە ڕێی هەمومانە لە ڕێ هەموو عزیزێکمانە و هەر کەسی هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستان تووشی عزیێتێ بێ عزیێتە بۆ هەمومان وێرە ئەوەی کە مەسلەی ڕووداوی هاتوچۆ بەشێکی پەیوەنددارە بە ڕێگاوبانەوە ڕەنگە بەپێی عالەمیەکان ینی هۆکار گەلێکی تر هەیە کە بێتە هۆی هاتوچۆ یەکێک لەوانە تیژڕەویە بە هەر حاڵیانی بەڵام ئێمە وەکو ئەرکی سەرشانمان وەکو حکوومەت ئەمانەوێ ڕێگاکان باشکەین بۆی ئەو هۆکارەکەم بکەینەوەکە لە بەشێکە لە هۆکاری دروستبوونی ڕوودانی هاتوچۆ کارەساتی هاتوچۆ بێگومان بە دووسایتکردن بەم مواسەفاتە بەرزە ڕۆڵی باشیە بێ لە کەمکردنەوەی ڕووداوەکانی لە دوو سێ ڕۆژی رابرردوو یان بڵێن هەفتەی رابرردوو کاتێک سەرۆک وەزیران بەڕێز بارزانی چوو بۆ دەڤەری بادینان دووەک و زاخۆ ڕاستەوخۆ سەیری چالاکیەکانم دەکرد کۆمنتەکانی هاوڵاتیانیشم دەخوێندەوە بە تایبەتی هاوڵاتیانی ئەو دیوی دێگەڵا دەیانگوت داوا لە بەڕێز مەسرور بارزانی دەکەین چالاکیەکانی بگوازێتەوە لای ئێمەش ئێستا جەنابەت ئەلێرە وەکو نوێنەری حکوومەتی هەرێم دانیشتووی پلانتان هەیە بۆی ئەو خزمەت گوزاری ڕێگاوبان جەنابەت لە بواری ڕێگاوبانەوە زیاتر وەکو بەرپرسیارێتەکەت ئەو لەوێتە بەڵێنێکتان پێ بۆی ڕێگاوبان وەکو ئەم پرۆژانە بگاتە ڕانیە بگاتە قەڵازە بیتوێن و پشدەر بگاتە هەڵەبجا بگاتە گەرمیان چونکو بەڕاستیەوانیش من بینیم چاوەڕێ دەکەن بەڵێ وەکو وەزارەتی ئاودانکردن لە دانانی پلانی ساڵانەمانە لە پلانی درێژخایانی 5 ساڵە و 10 ساڵەیە ئەم ڕێژانەمان ڕەچاو کردووە لە ئێستاشە هەستمان بۆ کردوێ نابەڵانسیەکەی بۆ نمونە هەولێر و دووەک ژمارە پرۆژەی زیاتر ببێ یەکسەر فریاکەوتوین ئەومان چارەسەر کردو پرۆژەی گونجاو بە پێی داواکاری ئیدارەی مەڵتقەکان ڕەزامەندیان هاتووە بە نمونە بە وازەحی بڵێم لە ماوەی ئەم 5-6 مانگی ڕابردووە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی لەسەر کۆمەڵی پرۆژەی ڕێگاوبانی زۆر گرنگاوە کە بودجەکەی کۆی 845 میلیارد دینارە بۆ یەکەمیان ڕێگەی دووکان چوار قڕنا کە ئەویش تەواو کرێ بکرێت بە دووسایت بە مواسەفاتێکی بەرز وەکو ئەمێ ڕێگەی هەولێر کۆیە و
ڕێگەی بڵێن وارماوە تاکو و دەمی تونێری دەربەنی خان پرۆژێکی گەورەی و کۆمەڵی ڕێگەی گوندی تریشی لەگەڵا بەهای 420 میلیارد دینار کەلاریش قوربانی زۆر ڕێگەی دەربەنی خان کەلار تەواو بووە بەڵام ئەوە مژدەی خۆشتدا بەڵێ ئەمە ینی کۆمەڵی پرۆژێکی باش و کۆمەڵی پرۆژێتر لە بڵێن لە سنووری سلێمانی موافقی کرا هەر لەم ڕۆژانە بەڕێز وەزیری ئاودانکردنەوە و ستافی وەزارەت بەردی بناغیان بۆ دانا بۆیە چۆن لەوێ لە دوهۆک و لە هەولێر پرۆژە ئەکرێ لە سلێمانی و گەرمیانیش لە شوێنەکانی تیش ڕەزامەندی عەبدوڵڵا ئاگرین زۆر بەخێر بێ سپاس کە کاتت بە پرۆگرامەکەمان بەخشی سپاس بۆ ئامادەبوونی ئێوەی هێژاش سپاس بۆ بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون بە هیوای ئاوادانی زێدەتری هەرێمی کوردستان هەرشاد.